ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانین باسی ئەو گرفتە سەرەتایانەکەین کە بەهۆی ڕۆژەوە دروستە بێ وەکو سەرێشە و سەرجەش خواردن و شتەکانی دیکەی لەو جۆرە و لەمان کاتە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئێمە بەرنامەکەمان بەڵای بەڕەوە و بەڕێستانەتوان لەوێ کۆمنتی خۆتان بکەن پرسیارەکانتان بنووسن و ژۆڵامی پێویستان بۆ وەرگرم. دکتۆر زانیار بەخێر بەیبانیت باش. بەنی باش سپاس. بەڕێزت وەک پسپۆڕێکی هەناوی پێمان بڵێیت ڕۆژوو ئەوانەی کە ئێسامە یەکەم ڕۆژ و جویان لێمانە بەگشتی سوودە تەندروستیەکانی چیە لە کەسێکی ساخ وەکو لێکۆڵینەوەیە کە کرابێت پێمان بڵێت لە 100% سوودی جەستەی لەو جە سوودی دەرونی سوودی جەستەی هەبێ بۆ کەسێکی ساخ شتێکیوان نەسەلمێنراوە تا ئێستا و ئەسڵەن خۆی وەکو چاڵەنجێک وایە کە ئێستا بە ڕۆژوین چکە لە بەرەوەی تۆ فشارێکە خەیتە سەر لاشەی خۆت و ئەو کەسەوەکو عیبادەتێکیکە لەبەرەوە لەو لایەنەوە کە بڵێ سوودی تەندروستی بۆ کەسی ساغ هەبێ شتێکی وان نەسەلمێنراوە هەر بۆیە نەخۆشیشی لێ بەدەرکراوە ئەوەی نەخۆش بێ باشترە بە ڕۆژوو نەبێ بەپی هەندێک ڕێنماکان ئەگەر دوای مەجال بێت باسیەکەین باشە بەڵام ئەی بۆچی هەندێک پزیشک باسیێواکەن کە هەر خۆی بۆ خۆی بە ڕۆژوو بوونی پچڕ پچڕ و ناوە ناوە سوودی تەندروستی بۆ جەستە هەیە ژەهر پاکاتەوە لە جەستەیە تەواو ڕۆژوو پچڕ پچڕ سەڵمی متەقەتع جیاوازە لەم ڕۆژووی ئێمە لەبەری لەویا ئاو خواردنەوەی تایە ئێمە ئاو خواردنەوە شیتیانە لەویا ئەوەی تیانە تۆ بەرەبیان هەستینان بخۆی لای ئێمە ئەمەیان هەیە بەرەبیان هەڵستی نانەخۆی لەویا تقریبن بەدەستی خۆت دەتوانانی هەر کاتێ بیشکێنی لێرە عیبادەتە زۆر زەحمەتە کەسەکە دەستی لێ بەربا بیشکێنێت بۆی ئەو دوشتە جیاوازن ئەوە کە زەوی لێ تێکەڵ نەبووە ڕۆژی ئێمە جیاوازە لە ڕۆژی پچڕ پچڕ کەواتە دەتوانین بڵین شتێکی ئەوەندەی دینیە ناکرێمە پێیوەستی بکەین بەوەی کە ئێمە ئەوەندە سوودە بینین لە مانگە بەتەکیت هەر خۆی عیبادەتیش جوانەکەی لەوایە نەیبەستیتەوە شتی مادیەوە باش دکتۆر پرسیارێکا تووە بگومان بینەرانمان وەکو بۆشم باسکردن و بە بیرشتان بخەمەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەتوانن کۆمنتەکانتان بنووسن و ژۆڵامی پێویستان بۆ وەرگرم چۆن بتوانین لەم مانگەیە چاوی وەرگ کەم بکەینەوە یەکێکە لە پرسیارەکە تەمە خۆ ڕۆژوگرتن یەکێک لە ئیسیفادە باڵێن سوودە ناڕاستەوخۆکانی ئەوەیە ئەو هێنێتە سەر سیستەمێک کە تێبگەی کە خواردنە و مۆزوعانیە کە ڕۆژانە پێوی خەریکین هەر بۆیە ئەو کەسانی کە زۆر خۆرن و قەڵەو بوون زۆربەی کات ناڕەحەتن لە هەفتەی یەکەمی بە ڕۆژوگرتنە چکە فێری ئەوە نەبووە خواردن لە بەردەمیان نەبێت دایمە ئەو هەر کاتی ویستێتی شتی خواردووە لەبەرەوە بەشێک لەوانە ئەتوانن ئیسیفادی لێ بکەن لەو مەفهومەوە لەو تێگەشتنەوە کە ئەم ڕۆژوگرتنە ڕاهێنانیان پێ بکات بزانن کە خواردنە و بابەتە نییە لە ڕێی ئەوەوە بەتاکید تۆ کە بچیتە سەر سیستەمێکی وا کە تەحمل بکەیت 14 ساعتە هیچ نەخۆی ئیشیش بکەیت و دەوامیش پێی لەگەڵەیە وردە وردە ڕایی بەوە کە بتوانانی تۆ ژەمەکانە لە ڕۆژە ئاساکانی دەرەوەی مانگی ڕەمەزان بچوو بکەیتەوە تاکید بەس خۆراکەکانە کەم کەرەوە چەوری ورگیشی دابەزێت باش دکتۆر باسی چەند ڕۆژی سەرەتایی بە ڕۆژوو بوون بکەین ڕەنگە بە ڕێزیش دەزمونت کرد بێ بۆچی لە سەرەتای بەتابەت لە ڕۆژ یەکەمە زۆر بەمان تووشی سەرێشە بین دوای ڕۆژوشکاندن سەرمان جێژەخوا ناتوانین سەربەرزکەینەوە ئەمە شتێکی زۆر گشتی ئەوەندەی کە من پرسیارم کردووە چۆن ئەمە بۆ ڕایەت بەتابەت لە ڕۆژ یەکەم و لەو کاتەیە تەواو فعلا ئەو بابەتی جەنابە باسەکەیەوە پەیوەندی بەوە نیە نەخۆشیش بیاننا دەکرێت لە زۆری لە ساقەکانە ڕووبە بەشێکی زۆری پەیوەندی بەوەیە کە تۆ فیزیۆلۆجی جسمە ئەگۆڕێ لە یەکەم ڕۆژی ڕەمەزانە هەرە گرنگترین و با بڵین دیارترین ڕوودا و کە ڕوئەیات ئەوەیە کە تۆ خەوە ئەگۆڕێ ئەوەیەکێکە لە شتەکان خۆت زانی مرۆڤ ئێستا زۆری وەکو جاران نییە سیستەمێکی خەوی بەڵە جاران لە دوای بانگی خەوتنانەوە ئەو پەڕی سەعاتێک خەڵک دانیشتۆ دوایەوە نووسون و بایانی سووەستاون ئێستا خەڵک وانە خەڵک دەوامی هەیە ئەبێ خەوی بەپێی دەوامەکە ڕێبخا بەپێی ئیشی وەکو دایکەکان ئیشی خۆی و مناڵەکەش ڕێک بخات بۆیە لە کاتی تێکچوونی ئەو سیستەمی خەوەیە بەیانێکی کە تۆ هەڵستی دۆکو ڕۆژانی ترنیت جارە پێشە مشتێ وزەت نییە سەرگەش خواردنێک دەبێت چکە بەڵەنسە تەواو نییە لەگەڵیا و هەندێ ئیحساسی سیر هەستپێەکەی بۆ نمونە هەستەکەیت دڵتە کەڵاتنێکە لەوە چێ بۆ دروست بێ پێچی ناوسکتە بێ ئەمە کەسەکە لە ساغیشە یای نەخۆش بەڵام ئەم شتانە کاتین دوای دوسێ ڕۆژێک یێتەوە سەرتایبی خۆ چکە جسم خۆی ئەگونجێنێ لەگەڵ ئەم سیستەمە نوێیە کە تۆ
بەرەبەیان شت بخۆیت و دوایەوە خواردن خۆمە ناکەیت. باش هۆکاری سەرجەش خواردنی دوای بەربانگ تاوان ئەوش هۆکارەکانی زۆرن هیانە هەرچەند تەنها فیزۆلۆژیە پەیوەندی بەو گۆڕینی ئەو دووسێ ڕۆژی یەکەمی ڕەمەزانەوە ڕۆیە بەڵام بەشێک لە نەخۆشەکان بە تایکیدی پەیوەندی بەوەی نەخۆشیەکەی خۆیان وروژاوە هەرە بەناوبانگتری نەخۆشی کە لە بیداتی ڕەمەزانە ئەو ڕوژێ نەخۆشی سەرێشەی لاتەنیشتە با پێڵەن شەقیقاتەوە هەموو ناوکان لە عەرەب وەرمانگرتۆ بە هەڵا خۆی نا لە سەرێشەیە و نا شەقیقەیە و نەخۆشەویست نییەوەی ناو بنێن تاوان ئەمە یەکێکە لەو نەخۆشیانی لەگەڵ گۆڕانکاری ڕۆژانی مرۆڤ تێگەچێ بۆیە زۆربەی کات خەڵک سێرەکی لە دوای بەربانەوە لە پەل و پۆکەوێت هێزی پێنامێنێ یەکسەر دەستەکا بە پاڵکەوتن و ئەوانە هەندێک حاڵەتی تریشمان هەیە کە ڕوئەیە بۆ منەوەکو و شکبوونەوەی کە لە کاتی ڕۆژبوونەکە ڕوویاوە مرۆڤ جسمیوە دروستکراوە کە لە ماندووبوو نابێت و بچێتە ئیسراحەتەوە چرکە بە چرکە ئەو ئیسراحەتە سوود لێبینێ بۆیە کە دەستەکات بە ئاو خواردنەوە و شەربەت و خواردن و ئەمانە وای لێکە جسم بەرەو خەو ئەو با بەرەو پاڵانەوە ئیسراحەت ئەدبا بەرەو گێژبوون ئەدبا بۆی بتوانین پشوو بیت ئەمانە هەمووی واردە ڕووبن و زۆربیان لە سەرەتا ڕەمەزانیان دوای ئەوە ڕێکەبێتەوە. دکتۆر ئێمە ئەکرا پێش هەفتەیەک و دوان لە ڕەمەزانم بابەتانە بروژین بەڵام هاتی نەورۆز لە پێش ڕەمەزانە تۆزێک بابەتەکەی لێ ئاڵۆز کردی سپاس بۆ بەڕێزت پێمان بڵێ چێ پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکا لە کاتی بە ڕۆژوو بوونە چه حاڵەتێکا لە چ نیشانەیەک جا خۆت بە ڕێکی باس کرد ئێمە پێش ڕەمەزان ڕێنمایەکان هەیە بۆ نەخۆش شتێکە بۆ لەش ساق شتێکی ترە ئەو کەسی کە نەخۆشی هەبێ جا نەخۆشی کتوب پڕ بێ با بڵێمەکو قورگێشەیەک و لەرزوودا ئەوانە بێ ئەوە بێ و ڕۆژە بە ڕۆژوو نەبێ هەتا چاکە بێتەوە و ئەگەر نەخۆشێکی درێژخانی هەبێ مەفروض و 2 مانگ بۆ 3 مانگ پێش هاتنی ڕەمەزان سەردانی پزیشکی بکردایە و ئەمە سەردانکردنە نەک یعنی با بڵێن بەڕاگۆڕینەوە و تەلەفۆنەوە بەوانە ناکرێ چکە نازانی تۆ لەو دەقانە خۆشەکە ئەو 2-3 مانگەچی بەسەرات و لاشی چۆن گۆڕاوە شتەکانی چۆن گۆڕاوە ئەم شتە بۆ ئەو کەسانی نەخۆشن بەڵام بە هەموو شێوەیەکی گشتێکە لەش ساق بیان نەخۆشبی ئەگەر تۆ هەر شتێکی ناڕێکی بەقوت ڕوویە باشترە سەردانی پزیشکەکە یەکێک لەوانە بۆ نمونە لەرزووتا بگریت یاخود ڕشانەوە توش ببێ یەک لە سەرێک سکچوونی توش بێ یەک لە سەرێک ئازارێکی ناوسکی بەقوتە توش بێ ئەم شتانە لە ڕۆژی تریشە هەروایە خەڵک پەنا ئەبا بۆ لای دکتۆر بەڵام لە ڕەمەزانە هەندێک لە نەخۆشەکانمان خواخواتی نەچێتە لای دکتۆرەکە ئەڵێ ئەم سکچوونەم ڕائکێشم تا بەیانی بە وام لێ ناکات دکتۆرەکە نییە لە بەیانیش بە ڕۆژوو بم ئەوە تۆزە کێشەیەوە تەمەنەوە هەم لە ڕووی ئاینی و مخالفە هەم لە ڕووی توبیشەوە زەرێکی گەورە لە خۆتەی زۆر جار بەداخۆ لە بەتەمەنەکانە ڕوئەیە بەتەمەنەکانە بن بە عسێتێکی گەورە بۆ کەس و کارەکەی ناوماڵەوە یاوانیش بە ڕۆژوون وەکو تۆ ناڕەحەتنوانە ناکرێتەوە نیوەشەویان بێ بۆ تەواری لەبری کە لە ڕقیت کردووە ڕۆژۆکە بەردەوام بووی ئەو شتانە کە ڕوویە گرنگە وکە ڕۆژانی تری ئاسایی تۆ سکچوونی بەقوتە بێ ڕشانەوەی بەقوتە بێ لەر سوتا دەبێ بە سەردانی پزیشک بکەیت چکە تۆ نازانی چی ڕوویا و لە لاشەتا و دکتۆرەکە بۆ یەک لاکاتەوە باشە دکتۆر باسی میوە کراوە ینی میوە خواردن لە ڕەمەزانە بخورێ یان نەخورێت بە تاکید هیچ با بڵێن بربەستێک نییە بۆ خواردنی میوە هەندێک میوە ژەهرە نا هیچ خواردنێک کە مرۆڤ خواردەتی ژەهر نییە ژار تۆکسین بە شتێک ئەو ترە کە تۆ بیخۆی دەست بەچێت زەرەرە لێبە حتا ئەو شتانی کە مرۆڤ ئەی خوات هەندێک جار خراپەوەکو شەکری سپی ئەوانە و زۆرجار لە میدیاکان بە ژەهر باسەکرێ ئەگەر بە ڕێژەی کەم بێ دایمە جسمەتوانێت پاکی بکاتەوە بەڵام مەترسەکە لە زۆر خۆریاتی میوەکەش بە هەمان شێوەیە ئەی ناکرێتەوە بەربانێکی بەقوەتە کردووە و دوای ئەوەش دانیشی نیو قاب میوە بخۆیت ئەو بە تاکید هەمووی زەرەمەندەبی پێی تەندروستترین بەربانک کە بە ڕێزت ڕێنمایی خەڵکەی چۆنە تا من ئەم پرسیارە لە مؤتەمەرێکا بووم لە وڵاتی دوبەی 5-6 ساڵە پێش ئێستا خۆت زانی ئەوان کاک دکتۆر کۆنگرێکی گەورە هەیە پێوترێ دار تەمان کەلیمەکە عەرەبیە بەس خۆی دایابیتس ئەم ڕەمەدان ئەو مؤتەمەرە زۆر گەورەیە هەر لەیەوە باسی بۆ بکەم یەکە لەو پرسیارانە کە کرا کە بە ڕۆژوو بین سوودەکان چیمان پێگەێنێ هەموو پرۆفیسۆرەکان کە لێون باس چیەکەی سوودی چی شتی چی لە ناو کۆمەڵگەی عەرەبی و خلیجیە ڕۆژوگرتن عیبادەتە لەبەر سوود و شتیوانیە ئەوەیە کە بوو لەو نقطانە هەر بیرم کەوتەوە بەنسبەت ئەوەشەوە کە تۆ باسەکەت چی بەربانە تەندروستە ئەوەش قسەی زۆر زۆر لەسەرەکرا لەوێ شتێک نییە پێی بوویترێ بەربانی تەندروست و ناتەندروست ئەکوێتە سەر و زەلامە خۆی ڕۆژانی تر چۆن شتە خواردووە
هەرواتوانی بەربام بکەیتەوە بەڵام نابێت تۆ زیادە ڕەوی بکەی لە شتەکانە ئەوە گرنگە یعنی تۆ نابێ وا بیر بکەیتەوە مادەم ئەو 5 ساعتە بە ڕۆژووی نیۆڕۆکەی جناخۆی ئێوارە تعویزی نیۆڕۆکەش بیتەوە خۆی فکری سیامەکە فکری ڕۆژەکە لەوانێت تۆ تعویز بیتەوە فکرەکە لەوە تۆ ژەمێ لە خۆ قەدەغاکەی چاڵەنجەکە تەحەدیەکە ئەیکەی وەکو مەسەلەیەکی ئیمانی بەڵام نەک ئێوارە تۆ دوو قات بخۆیتەوە بۆی هەموو خوارد نەتوانی بخۆی بە بەربان لە برنجەوە لە گۆشتەوە لە کفتەوە لە کەبابەوە باشتی خۆشتر نەڵین بە ڕۆژوین ئەوانە هەموو توانی بەکاربێنی ئەوانەی کە گەدایان باش نەبێت چی بکەن باڵێ گروپی نەخۆشەکان کات دکتۆر زۆرن ئەوانی کە تێگەچن جا ئەمانیش دوو بەشن بەشێکیان نەخۆشییان هەیە بە ڕۆژووبوون ئەچێتە ناو دەرهاویشتی مەترسیدارەوە وەکو نەخۆشی شەکرا بەشێکیشان ناڕەحەتیەکی ئیزعاجانەکە بەڵام مەترسیدار نییە یەکێک لەوانە ئازاری گەدەیە تەڵەن ئازاری گەدا لەبەرەوەی خۆی پەیوەندی بەو ترش و باڵانسی تفت و ترشەی ناو مەعیدەوە ڕای ئەگرێ ئیتر ئایا بەبوونی گەدە خۆیەوە بێ یا بەبوونی سورێنجکۆ بێ ئەمە سورێنجکەکە لە میلەتیەمان سۆرترا هەردووکیان بە ڕۆژوگرتن تێگەچن چکە تەحملی ئەوە ناکە ماوەی چەند سەعاتی خواردن پیانە ڕوە تەحملی ئەو نەخواردنەوە ناکە و بە هەمان شەوە بەرهەڵستی ئەوەی نییە کە تۆ لە بەربانە و هەموو ژەمە خواردنی ئەەکەیتە ناو بۆیە زۆربیان ناڕەحەتیان تووشە بێت تووشی ئازارە من ڕشانەوان توژە بێت برژانەوانە بێ ترژێتەوە ناو مەعیدەیان هەموو شتێکیان بۆ ئەکات زۆربەی کات ئەمانە چارەسەر ئەکرێت ئەگەر سەردانی پسی شبکە بە هەندێک ڕێنمایی جۆری خواردنەکە کاتەکانی ناخواردن و هەندێک جار دەرمانی دەتوانێت بەکاربێنێت چارەسەرەکرێ ئەنێتوان ڕۆژوو خۆی بگرێ بە ئاسایی بۆچی پزیشکانی هەناوی زۆربەی جار باسی نەخۆشی شەکراکەن بە تایبەت ئایا نەخۆشی دڵ نەخۆشی بەرزی فشاری خوێن ئەمانش خۆی بۆ خۆی گرفت دروست ناکەن لە کاتی بە ڕۆژوو بوون بە تاکید کات دوتۆرە ئەو نەخۆشانە هەمووی بە هایڕسکدانراوە بە ئاستی مەترسی باڵا یعنی سستی دڵ و سستی و گورچی لەوانە بەڵام هیچ نەخۆشیێکیان وەکو شەکرا دەست و پەنجەی تێکەڵ نییە لەگەڵ بە ڕۆژوگرتنە لەبەری شەکرەیەکێکە لەو نەخۆشانی بە میتابۆلیزمەوە بەندە بە سیستەمی هەرسکردن کاڵن هەرسکردن وەسما مەعیدە نیە هەرسکردن کە تۆ مامەڵە لەگەڵ شەکر و خواردن بکات جگەرت و پەنکریاسە ئەم دوانە لە ناو شەکرا خۆی ئەوە تێگەچێت بۆیە کەسەکە تووشی شەکر بەرز بوونەوە بێ بۆیە شەکرە زۆر زۆر ڕێنمە کراوەتە سەر زۆر زۆر تێبینی خراوەتە سەر و ئێستا ڕێنمایی توند و تۆڵ هەیە چێ بە ڕۆژوو بێ چێ پێ نەبێ ئەوەی پێ نەبوو چی بکە ئەوەی پێبوو چۆن بێ وەکو نەخۆشەکانی ترنی ینی بەرچاوڕوونین وەکو ساڵانی ڕابردوونیە باشە ئەوانەی ئەو خانمانەی دووجانن و بەڕۆژوە بن بگمان بەڕێنمایی پزیشک پێویستە کار لە دوای بەربانگ شتێکی تایبەت بخۆن بۆی قەرەبووی ئەو ماوە بکەنەوە ئەگەر سکفڕێکی تەندروستی هەبێ پێویست ناکە هیچ شتێکی تایبەت بخۆن ئەگە سکفڕێکی تەندروستی هەبوو بێت تەندروست بەمانایەوەی نەخۆشی لەگەڵ نەخۆشی لەگەڵ نەبوو بێ سکفڕێکە مزعفاتی بۆ نەکروێت کێشە بۆ مناڵەکە نەبێ زواب بزانام هەرچەنەوە دەرەوەی پسپۆرینەوە بزانام ئەوانە هەر ئەبێ بە ڕۆژوو نەبن ئەگەر شتێکی وا بێت ئاسایی بێت هیچ خواردنێکی تایبەتمەندی نایە باش دکتۆر چ جۆرە سەرێشەیەک پێویستی بە ڕۆژوشکاندرا هەموو سەرێشەکان ئەوانی کە سەرەتاین گروپی سەرێشە سەرەتایەکان ئیتر لە سەرێشەی تەشەنوجی کە زۆر باوە لای ئێمە سەرێشەی شەقیقا لەگەڵ هەندێکیان کە بەبوونی سووتانی دەمارەکانی جسمەوە لە خۆیەوە لە کار ئەکەوێ ئەمانە تۆ زەدەگمەنن لای ئێمە بەڵام ئازارەکانیان تەحمل ناکرێت ئازاریان بەقووەتە بۆ نمونەگە نەخۆشی شەقیقە باس بکەین گروپی هەیە هەیەە بەستەنها سەرێشێکی کەمە و خەوێکی بۆ کا باشە بێ بەڵام گروپێکیان هەیە زۆر ئاڵۆسکرد بەیەکە لە کاتێر بە ڕۆژوو بوونە ئەگەر لە دوای بەربانەوە چیتە ناو فراکەوتنەکانی نەخۆشخانە زۆربەی زۆری ئەو نەخۆشانی داغڵ بوون لەبەر شەکر و زەخت شتەکە نییە زۆربەی زۆریان ئەوانە لەبەر شەقیقە داغڵە بن چکە تەحملی ئەوە ناکات شەقیقە نەخۆشیێکە کا دوتر وەکو سەربازە بێ مامەڵە بکەیت خەول لە هەمان سەعاتە بێ نانە لە هەمان سەعاتە بێ بڕەکەی هەمان کات بێ مەزاجێکە بێ و بڵێ لە وڵاتە نەوی دایمە مەزاجە خۆش بێ ئێوە لە ڕەمەزانە زەحمەتە بە تایبەتی لە خانمانە خەمی خواردنەکەیتی خەمی مناڵەتی دەوامەکەی لەبەرەوە شەقیقە زۆر ئەوروژێت و مەترسیدار نییە خۆشەکەی لەوایە بەڵام باشترە دەست بەجێ سەدانی دکتۆر بکەی بۆی ناڕەحەتترە ناکازاتر باشە دکتۆر ڕێنمایی زۆر وردمان پێ بڵێ بۆی کە ڕەمەزانێکی تەندروست بڕێک چی زۆر گرنگە بەلاتەوە بۆ چارەخوازانەی کە سەردانی بە ڕێزی شتەکەن ڕۆژانەیان بینی لێرەوە چیان پێڵێیت ئەوەی نەخۆشە ئەوەی نەخۆش نییە جیاوازن ئەو خاڵی جابکەنەوە لە یەکەم هەنگاوە ئەوەی تەندروستە نەخۆشی نییە ڕۆژوبوونی خۆت بگرە و ژیانی خۆ بەرەسەر و کێشە نییە شکۆت ئەوەی کە نەخۆشە وەکووتم
نەخۆشە کورتەکان ئەو یۆکو بڵێ پەتای شتێکی گرتووە باشترە دو سێ ڕۆژە بە ڕۆژوو نەبێ و ئەوەش کە نەخۆشی درێژخانی هەیە مەفروض و پێش هاتنی ڕەمەزان سەردانی دکتۆری کرد بێ ئەگەر هەستەکە تەندروستی باشە و بە ڕۆژوە بێ قەیچەکە لە ڕەمەزانە هەر سەردانی دکتۆرەکە بکە بە چاوێکی لێ بێ باشترە زۆربەی کات زۆربەی نەخۆشەکانمان الحەمدوللا توانن پێ ببن بەبێ هیچ کێشەیە بەو نەخۆشی درێژە قورسەکانیشەوە وەکو سستی دڵ و گورچی لەو ئەوانش بەڵام هەندێکیان لە خۆیانی تێگەین بۆی ئاوان لێت ئەچەڕێن مای دکتۆرەکە ناکە کە لە ڕقیەکە لە ڕۆژۆکەیە من زۆر جار پیانەڵم ئەگەر زانیت بوون منان خۆشی شەکرا زانیت فەحسی شەکرەت کرد 350 دە دەقەی ماوە بۆ بەربانگ بیشکێنە مەڵە باو دە دەقەیەش بۆستم ئەڵە دکتۆر چۆن ئەڵم نا تۆ بیشێنە لەوێت تۆ وەکو عیبادەت شتێکە و وەکو تەندروستیشە باش شتێکە بەسەرانەیەت بۆیە زۆربەی کات دەتوانن بە ڕۆژوو بن من لەو کۆنگرانەشە دایمە دکتۆر ئەوە باسکراوەوە زۆربەی نەخۆشەکان دەتوانن پێ ببن بەڵام بەمەرجێ پێش ڕەمەزان ئاگای لە خۆی بێ پێش ڕەمەزان باشە لەگەڵ شیرینیە چیمان پێڵێت خواردنی خورما و بابەتەکانی دیکەی شیرینی دەست کرد خۆی یەکێک لەو شتانەی کە وازەح نییە بۆچی شیرینی خۆشە بێ لە ڕەمەزانە بەڕاستیەوە لە ڕووی طبیەوە تەفسیری نییە لەوە چێ جسمت داوای ئەو شتە بکات چکە سەریعتر گلوکۆزە بۆ مێشت و احتیمالە ئەوە بێ ولانی کیشیلانێکی کۆمەڵایەتی و کەلتوریە لە ڕەمزانە شیرینی دانرۆ هەموو میلەتان ئەویان هەیە هەتا بکرێت شیرینە تەندروستەکان بێ باشترە شیرینە سروشتەکان وەکو خورما و قەیسی و شکرا و مێوژ و ئەوانە ئەگەر ئەوەی تریژ بێ ئاساییە ئەگەر جاجار لێ بخۆرێ یعنی جاجار لقمە قاسێکە شتێ دەنج نەک دوو سێدانێتەوە بە سەرەتا هەڵبەیت و ژەمێکی گەورەت خواردووە ئەوانەوانە یعنی ئەویش دەتوانی جاجار لێ بخۆی ئەگەر تەندروست بی نەخۆشید نەبێ ئەتوانی بەکاری بێنێ و شیرینانە ئەو شیرینانە من بیریمە لە کەلتوری ئێمە هەر هەبوو هەر بە شێوەیەکی کەم خوراموو نەک ئێساوالاتە بنەماڵەکە ڕۆژی یەقاب شیرینی تەواوەکەن شتی وا نابێت بە کەمی ئەتوانی بیخۆی و کێشێکی گەورە بۆ نانێتەوە ئەوانەی وەرزشکارن و بە ڕۆژوە بن باشترین کات بە وەرزشەکەیان یاخود ئەکرێت لە مانگای هەر وەرزش نەکەن ئەویش دکتۆراوات کەوتۆتە سەر ئەو کەسە و جسمی خۆی ئێمە تەمان خۆتە زانێ سەرژماری مسلمانان لە ئەوروپا زۆر بوون بۆیە لە ناو ڕێنماکانە ئەوانیشی تێ ئەەکەن بەشێکی زۆر لە وەرزە شەوانەکان توانیان دوو گۆڵیش بکەن لە کاتی بە ڕۆژوو بوونەکە بەڵام لەکوێ لە مەلعەبێکی بەریتانی فێنێکی جەوخۆشی کامل ئەدەوات کەتیاتی تۆ تەسەوڕکە یعنی لە ناو ئێستا ئەم ڕۆژانەمان گەرمە بەوە نییە کە بارانی ئەوانە هەبووە تۆ لێرە ڕاکردن بکەیت دەرەجە حرارەت چێتە سەر 33 و نیو ئەوەی تر ئارەقی پێکاتەوە بە تاکید بۆ ڕۆژوگرتنەکە ئەستەمە بێ کەواتە باشترە لە دوای بەربانگ باشترە لە دوای بەربانگ و دوای ئیسراحەتێکیش اینجا دەستکا بە وەرزشەکە باش دکتۆر لەسەر پارشێ و چیت هەیە چۆن پارشێ بکەین چی بخۆین کەی هەستین کەی بخەوینەوە هەستان و نووسنەکەی دیارەکەیە کاتی خۆی ئەم پارشێ و شتەوا دانراوە مرۆڤ بەدوانە نووسۆتەوە شتێکی باشە شتێکی باش بە تاکید و خۆشی پاشە و زۆر گرنگە لە هەندێک ڕۆ یەکەم هەم بۆ نەخۆشەکان هەم بۆ سیحەتی خۆت بۆ تەنانەت بۆ بۆنی دەم و ئەمانەش بە پاشەوکردنەکە زۆر دەوری هەیە تەمان ئەمە کاتی خۆی کە دانراوە بۆ ئەوە بۆ مرۆڤەکە دوای پاشەوەکە نانووسەوە خەڵک دوای نوێژیبانی نانووسێتەوە بەڵام وەکو پێم وتی شێوازی ژیانی مرۆڤ گۆڕاوە ئێستا دوای ئەوە ئەنوێتەوە هەمویان ئاساییە ئەگەر تۆ تەندروست بی نەخۆش نەبی زۆر ئاساییە پاشەی خۆ بکەیت و بنیتەوە لە کۆبوونەوەیەکان لیان پرسیم چی خواردنێ بخۆین لە پارشێوە ئەکەوێتە سەر و کەسە پێویست ناکە ئەوەنە خەڵک مەشغوڵ بکەن چی بخورێت و چی نەخورێ بۆ نمونە کەسێک لە ئۆفیس دانیشە دەوامەکەی 4-5 سەعاتە لەبەر تەبریدێکە ئیسراحەتە قەڵەم و وینێکی هەیە لەوە چە پاشەوەکەی بە ناوساچێ بێتە سەر و کێشەی نەبێ کەسێکی تر وەکو من و تۆ دکتۆرە و بپێوە و یایەکێکی تر کرێکاری ئەکات تەسەوڕەکەی بە ناوساجەیەک بتوانێت پاشەوەکە دەبرکە ئەوە زەحمەتە خەڵکی خۆی ڕاهێناوە توانێت بەنان و ماستێک خۆی تێر بکە خەڵکی تێر نابێ بۆ ئیلاوێ برنج بخوا لەبەر ئەم شتانەکەوێتە سەر زەلامەکە خۆی پێویست ناکە زۆ مەشغەڵەتی خەڵک بەوە بکەن ئێمە باسی تەندروست دەکەن کەسێکە ساغ بێ نەخۆش بێ لەوە چ من هەندێشتی بۆ بگۆڕم بەڵام پاشێوەکە و ئاوا لێ بکە درەنگتر بیخۆ لەبەر حەبی شەکرەکەت ئەمانی تی ئەکەوێ بەڵام ئەو دانێ بە دکتۆر دکتۆر بێک خولک پێم بڵێ کێ نابێ بێت جۆرە بە ڕۆژوو بێ ئەو نەخۆشیانێکی تر مەجای گفتوگوتیانێ ئەوانی کە تووشی نەخۆشی کتۆپڕە بنۆک و لە سوتا و سکچوون و ڕشانەی کتۆپەر
ئەوە بێ ئەو ڕوو 1-2 ڕۆژە بە ڕۆژوو نەبێ گروپی هایڕسکەکان ئەوەی مەترسی ئەو پەڕی مەترسین شەکرەیەکە کە کۆنتترۆل نییە و زۆ بەرزە پێش ڕەمەزان شەکرەیە کە تازە خراوەتە سەرین سۆلین شەکرەیە کە ئێستا تازە خەریکە کۆنتترۆلە بێ بەڵام مزعفاتی هەیە وەکو سستی گورچی لە ئەوانە کەسێک سستی دڵی هەیە و بە دەرمانەکانیشۆ ئێشتا جێگیر نییە بە تەواوەتی کەسێک لەسەر ئەو دەرمانان هەیە کە وشکبوونەوە ڕویان تێئەکا و ناتوانانی دەرمانێکی بۆ کەمکەیتەوە وەکو دەرمانی میسپێکردنەکان ئەوەی با بڵێن بۆ ئاسانوانە بەکاریە ئێمە ئەمە 2-3 ساڵی ڕابردوو زۆر کێشەمان هەبوو چکە ڕەمەزان گەرمتر بوو لەم ساڵە تۆزە یاری ئەکرێ بە دەرمانەکان ئەتوانێت بە ڕۆژوو بێ باش هیچ ڕێنمایەک ماوە بە بینەران بە چارەخوازانی بڵێ هەر تەنها ئەوەنەیە کە ئەوانی تەندروستن ژیانی خوان فرسەتێکی باشە بە ڕەمەزان ڕێککەنەوە ئەوانش کە نەخۆشن نەچوە بچێت دەتوانێت سەردانی دکتۆر بکە و ڕێنمایەکانی پێ بڵە چی بکە کەواتە سپاس بۆ بەڕێزە دکتۆر زانیار سپاس بۆ ڕێنمایە وردانە ومێ دەکەن بیرەناری خۆشەویست ئەوانەی کە لە مانگە پیرۆزایە بەڕۆژون وەکو دکتۆر فەرمووی خواردنەکان ئەو جۆرە بێ کە خۆتان پێی نیگەرانین پێی مرتاحن و چیە خۆن نۆشی جانتان